بەردەوامین لە بەیانی کورسانی میهرەبان کە گفتوگۆکانی یەکەم تەوەری بەرنامەکە دەست پێ دەکەین یەکمان لای هەمووان ئاشکرایە کە ئەو مەترسیانەی کە شەڕی ئۆکراین و رووسیا دروستی کردو تەنها لەسەر چوارچێوەی ئەو دوو وڵاتیان نەماوەتەوە زۆر پەرەی سندووە بۆ وڵاتانی تر ئێستا ئەوروپا و ئەمریکا هەر لە سەرەتای جەنگەکەەوە پشگیریکی تەواوی ئۆکراینەکە لە بەرامبەرە بڵێن لایەنێکی تریش پێیا بوو کە رووسیا و هاوپەیمانەکانێتی لەگەڵە ئەگەر چی بە شێوەی ڕاستەوخۆ بڵێن لە شێوەی ڕاستەوخۆی هاوکاری سەربازی ناکەن بەڵام پشگیری بەردەوامی رووسیا دەکەن لەو بارەوە یەکێک لەو ئەگەرە مەترسیدارانەی کە ئێستا هاتۆتە ئاراوە ئەوەیە کە چەکی ئەتۆمی لەم شەڕای بەکاربێت رووسیاکێکە لە وڵاتە زلهێزانەی کە ئێستا نەک ئێستا ماوەیەکی زۆرە خاوەنی چەکی ئەتۆمیە چەندین جار ئەم چەکە ئەتۆمی خراوەتە حاڵەتی ئامادەڕاشتۆ لە کاتی شەڕی ئۆکراینە ئەمەش زیاتر مەترسیەکانی لە ئێستا دروست کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە مەترسی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە ستۆدیۆ ڕاستەوخۆ میوانداری دکتۆر پشتیوان فەرەج محەممەد دەکەین کە بەڕێزان بەڕێوبەری پەیوەندیە نێودەوڵەتەکانن لە زانکۆی چەرمۆ بەخێر بێ دکتۆر باکەم پرسیار لەوە دەست پێ بکەین دکتۆر واشنگتن پۆست دوێنێ ئەڵێ مەترسیەکانی بەکارهێنانی چەکی ئەتۆمی زۆر نزیک یعنی زۆر مەترسیدار و نزیکترن لە هەر کاتێکی تر یعنی تۆ خوێندنەوەی تۆ بۆ ئەمە وایە یعنی مەترسیەکان ئەوەنە نزیک بوونەتەوە لە بەکارهێنانی چەکێکی مەترسیداری لەو جۆرە دەست خۆش بۆ پرسیارەکە زۆر لە جێی خۆیان لێ ڕاستیە ئێستا هەموو جیهان نیگەرانەیە قەلەقە دوو دڵن لەوەی ئەگەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی بەس خۆی ڕاستی پێچوانەکەی ڕاستە تەنها هۆکار بۆ ئاشتی جیهانی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەبوونی چەکی ئەتۆمیە خۆی هەبوونی چەکی ئەتۆمی هۆکار بۆ ئاشتی جیهانی 77 ساڵە چەکی ئەتۆمی بەکار نەهاتووە لەبەرەوەی جاران تەنها یەک وڵات هەیە بوو ئێستا 9 وڵات خاوەنی چەکی ئەتۆمیە شتێک هەیە لە پرینسیپی یاسا نێودەوڵەتیەکانە کە پێی وترێ مات واتە دڵنیابوونەوە لەوەی ئەگەر لایەنێک چەکی ئەتۆمی بەکاربێنێ لایەنەکەی تر ئەویش لە ناوە بات واتە ئەو دقەی کە تۆ پەنجانی بە دوگمەکە جۆرێکە لە ئەنتیحار سویسایت خۆکوژیە بۆیە ئەوەی ئێستا هەیە جۆرێکە لە پێترێت تۆقااندن بازارێکی جیهانی هەیە لەوەی کە ئەمە زۆر بارزەکرێت لەلایەن ئەوروپا و لەلایەن ئەمریکا و بەریتانیا هاوپەیمانەکانی ڕۆژاوە کە ئەگەری هەیە پۆتین چەکی ئەتۆمی بەکاربێنێ بەڵام ئەوەی لە میدیاکان و لە هەواڵەکانی بیسین شتێکە و ئەوەی کە لە ناوەندەکانی توێژینەوە و ناوەندەکانی فکر و لاوەندی دیبلۆماسی جیهانی شتێکی تر ئەڵێن کە ئەوەی پۆتین لە ئێسایکەوە ڕەشانەی لە چەند ڕۆژی ڕابردووە کردی تەنها بۆ ئەوە بوو کە وەکو چاوترساندنێک بوو ئەگینا هەموو ئەگەرەکان زۆر دوورن لەوەی هیچ بەڵگەیەک نییە کە پۆتین ئەو جورئەتە بکە چەکی ئەتۆمی بەکاربێنێ و هۆکاری زۆر دەتوانم ڕوونی کەم و بۆچی ناتوانێت بەکاری بێن باشە هەڵبەتە دوجار باز لە هۆکارەکان دەکەین لە جەنگی ساردا پۆتین یاسایەکی دەرکرد باسی لەوە کرد کە ئێمە چەکی ئەتۆمی بەکار نایانین و لایەنی یەکەم نابین بەڵام لە 2020 بە ئێستاشەوە دەڵێت هەر هەڕەشەیەکمان لەسەر بێت ئێمە ئامادەین بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی گۆڕانکاری لەم بڕیاری کە پێشتر لە جەنگی ساردا هەیبوو بەڵام دوای 2020 بە ئێستاشەوە گۆڕانکاری لەمەدا ڕوویداوە و یاساکەی بەم شێوەیە لێ کردووە ئەگەر هەڕەشەمان لەسەر بێ ئێمە بەکاری دەهێنین دیسان ئەمە بۆ چاوترساندنە ئەو لێدوانەی پێتۆن ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرەوپێچوونەکانی دۆخی شەڕەکە هەیە لە ئۆکرانیا لە سەرەتای جەنگەکە هاوکێشەکان لە قازانجی رووسیا بوو رووسیا ساڵی 2014 بە ئاسانی کریمیای خستە سەر وڵاتەکەی خۆی لەم شەڕژانی ڕابردوویشە 4 هەرێمی دوهانسک و لۆهانسک و خارکێف و ژابریڤای خستە سەر خۆی بە ئیمزایەک لە ڕاستیدا هۆکاری زۆر هەن لەبەرەوەی رووسیا زۆر بەخراپی لەم شەڕە تێکشکاوە تەنها ئەمریکا بە بڕی 51 ملیارد دلار هاوکاری چەکییاوە بە ئۆکرانیا ئەمە جگە لە هاوپەیمانەکانی لە ڕۆژاوا و یەکی ئەوروپا و بەریتانە کە بەردەوامی بە چەکی زۆ قرس هاوکاری ئۆکرانیانەکەن پۆ لە سەرەتا هاوکاریکی بۆ شێوە نەبوو لەبەرەوەی ویستیان بزانن خەڵکی ئۆکرانیا ئامادەن خۆیانکەم بە قوربانی وڵاتەکان ئامادەن لە پێناو سربەخۆیی و مانەوەیان بەرگری لە خۆیانکە کە بینیان خەڵکەکە کە بینیان سەکردایەتی وڵاتەکە ئەمریکی دەرکرد هیچ گەنجێکە لە تەمەنی شەڕابێ بۆی نییە وڵاتە جێبیهێڵێ
ئەوە وای کرد ڕۆژاوا زۆر زۆر بەتوندی هاوکارەکانی تاوتی هاوکاری سەربازی و لۆجیستیکیەکانی بۆ ئوکرانیا زۆر زیاد کرد بە جۆرێک کە بوو بە ماهای هەڕەشە لەسەر رووسیا لە ئێستا رووسیا بۆی ئەو هەرێمانەی خستە سەر رووسیا کە هێشتا زۆربەی و هەرێمانەشی بەدەستەوە نییە و ڕۆژ دوای ڕۆژێ بینین ئۆکرانیا بەدەست هێنێتەوە بەهۆی ئەو چەکە زۆرەی کە ڕۆژاوا یا بە ئۆکرانیا ئەو بوو کە ڤلادیمیر پۆتین ئەو ڕەشەیە بۆی کردبەوەی هەر کاتێ ئەمن و ئاسایشی نیشتمانی رووسیا هەر کاتێ بەژۆندی ئابووری رووسیا کەوتە مەترسیەوە ئەو ئەگەری هەیە چەکی ئەتۆمی بەکاربێنێ بە زۆر گرنگە بپرسین بەژۆندی ئاسایشی نیشتمانی رووسیا چیاواتەمانەوەی پۆتین لەسەر دەسەڵات لە ئێستا بەژۆندی ئاسایشی چکە زۆر بینیمان زۆرینەی هاوڵاتی رووسیا پشگیریە چەکە ناکات. ئەگە بۆ ئۆکرانیەکان شەڕ مەسلەی مان و نەمانە مەسلەی سربەخۆیی خۆیانش جەنگە لە پێناو مانەوان و شەڕەکە بەرەوکی گرتوون و جۆرێک لە بەرگریی بینن ئەوەی لە بەرەی جەنگی بەرگری شەڕ بکات جۆرێک لە حەقی لایە بەڵام ئەوەی کە لە بەرەی پەلامارەیە داگیرکاریە جندەکان لە ڕاستی جنتەکانی رووسیا ئێستا هەڵدێن لە ناو سوپا ئەو ڕۆژاوا دراسی مەزوعی کردو و دەبینی ڕۆژ دوای ڕۆژ تاکوتەرا جەنگاوەر لە بەرەکانی شەڕ هەڵدێن چاوەڕێن یەکەی گەورە و بەتالیۆنی گەورە لە سوپاکە بکشێتەوە بۆی رووسیا بکەوێت بۆ چکە ڕووسەکان لەگەڵام شەڕانین ئەزانە ئەم شەڕە لە پێناوە بەرژەوەندی ئاسایشی نیشتمانی رووسیانە لە بەرژەوەندی دەسەڵاتی خودی پۆتین خۆیەتی کە ئەویش لەم 20 ساڵی ڕابردووە چەند گۆڕانکاریەک لە فۆرمی دەسەڵاتی پۆتین هاتۆتە ئاراوە بۆیە ئەو هەڕەشە و چاس و گوناوانی پۆتین وەکو ئاخیر کارتێک بوو کە ڕای کێشا لە ڕاستیە پۆتینیی پێ ناکرێت بەرامبەر ڕۆژاوا بەرامبەر ئۆکرانیا بە تایبەتیەوان سلمانیان هەم ئازان هەم نیشتمانی خۆیان خۆشەوێ هەم ئامادەم بە خوێن و گیان دیفاع لە وڵاتەکەی خۆیانکەن ڕۆژاواش کە بینی وڵاتێک پشگیری لە بە هاوقیەمەکانی خۆیەکە و ئامادەنی خۆی بابەدەسەوە بەو پەڕیتوانە هاوکاریانەکە و لە ڕای ناوخۆی رووسیاش لە ئێستا تەواو پێچوانەی ئەو جەنگەیە بینیمان لەم چەند ڕۆژە رووسیا ڕێگەیان کە 300,000 جەنگاوەر ئەبێن ئەنێرێت بۆ بەرەکانی شەڕ بەشێکی زۆری و گەنجانێکی لە رووسیان سا هەوڵێ وەدەن ڕابکەن بۆ وڵاتەکانی وەکو کازاخستان وەکو فنلەندا بۆ نایەنی شەڕ بکەن چکە نازان ئەمان لەم جەنگە چییە و فیرانەکەی وەختی کاتی ڕژێمی دەمخۆش ڕێک ئەوەی بەبییر هێناینەوە دەمخۆش باشە بابەتێکی تر کە گرنگە دکتۆر لەم نێوەندەیە باسی بکەین ئەویش ئەوەیە کە رووسیا هەندێک لە ئەو ناوچانەی کە بە ناوچەی ئەتۆمی یاخود بە دامەزراوەی ئەتۆمی ناوزەند دەکرێن لە کاتی ئەم شەڕەیە هەوڵی دەست بە سەراگرتنی دا و هەندێکیشی دەست بە سەراگرتووە لە ئۆکراین ئەمە بۆ خۆی ئەتوانین لێکدانەوەی ئەوەی بۆ بکەین کە ئامادەکاریەکە بۆ ئەوی کە ئەگەر هاتوو جەنگێکی یاخود شێوازێک لە شێوازەکان چەکی ئەتۆمی بەکارهێنا لە بەرامبەرە ئەوەی کە ڕکابەرێتی و شەڕەکەی لەگەڵاکان نەتوانێت ئەو بابەتە بەرامبەری بەکاربێن پرسیارەکە زۆر جوانن لە ڕاستیە زۆر کەس بیر لەوە کاتەوە کە ئایا بۆچی ئەو ناوچانەکە کڵاوی ئەتۆمی و پیتاندنی ئەتۆمی تیاکرێکرێ بە ئامانج لەم چەند ڕۆژان زۆر بە چەری ڕۆژانە بەردەوام تابعی ناوەند و دەستگا گرنگەکانی ئەمریکا ڕۆژاواکەم یەکی لەوانە بەڕێوەبەری CIA ئێستا جەنەرال بن کە بەڕاستەخۆ باسیەوەکە بەڵگەش هێنێتەوە کە رووسیا ناتوانێت چەکیێتەوە بەکاریشی بهێنێ نابێتەوەی سەکەوتن لە مەدانی جەنگا چونکە رووسیا بە درێژایی 1500 کیلومتر لە شەڕایە لەگەڵ ئۆکرانیا سوپاکان لە شوێنێکا کۆ نەبوونەتەوە بە یەک چەکیێتۆمی لە ناویان بەریت سوپاکە بە شێوەکی پەرت و بڵاوە لەوانەیە پێویستی بە زیاد لە 200 بۆ 1000 کڵاوی ئەتۆمی هەبێ بۆ ئەوی بتوانانی سوپای ئۆکرانە لە ناوبەری کە ئەمەش زۆر زۆر دوورە لە واقع و لە بەرژەوەندی رووسیاشتنی ئەوە بکات و نایشتوانێت بیکات بۆ چونکە هێزەکان پەرتەوازە و دابش بوون و سنوورێکی زۆر زۆر هەیە لە ڕاستیە رووسیا خاوەنی 5977 کڵاوی ئەتۆمە یەکەم وڵاتە لە گۆی زەویە کە زۆرترین چەکی ئەتۆمی هەیە لە دوای رووسیا ئەمریکا دیە رووسیا و ئەمریکا بەشی هێندەی هەر شارێک لە دنیا کە 100,000 کەس بێ بۆ هەر شارێک 8 کڵاوی ئەتۆمیان هەیە واتە زۆر بە ئاسانی توانن ژیان لەسەر گۆی زەوی کۆتایی پێبێنن بەڵام کەسیان نایکات لە بەرچی تایبەتی لە زمنی ئۆکرانیا
ئۆکرانیا زۆر بە ورە و مۆرالی و بەخۆبوونێکی بەهێزەوە و لە ئێستا چەکی وەنیان دەستکەوتوە دەبابەیەکی زۆ قورسە نزیکی هەفتاتە نەبێ لە بەرەکانی شەڕایشی پێکەن سەکوتنی زۆر باشی بەوە ئۆکرانیا بەدەستێنەوە لە ڕاستیەوە دەباوانە کە تێکەشکێ یا پێویستی بە چاکردنەوەی هایدرۆلێکیشی میکانیکە لۆجیست ئەوێ بیان نێنرنەوە بۆ پۆڵەندا لەوێ سیانە بگرێ و بێهێنرە بۆیە دۆخێکی زۆر ئالۆز هاتۆتە ئاراوەکە رووسیا ناتوانێت تەنانە بە چەکی ئەتۆمیش لە ئۆکرانیا باتەوە یەک ئەگەر هەیە باسی ئەوە کرێک ئەگەری هەیە رووسیا چەند گورزێکی کورت و خێرا ئەوی لە سنوورەکانیش جەنگ نالەوانەیە لە شاری کیف بدات بۆ لە ناوبردننی ڕژێمی ئۆکرانیا کە ئەمەش ئەو کاتە کاردانەوەی زۆ توندی بە دوایەت لە ڕاستیە توانن بڵێم ئەمریکا ڕۆژاوە تا ئێستا کارتە زۆر تۆمەکانیان بەکارنێناوە بەرامبەر رووسیا ئەو فشارانی دایان ناوەبوون چەند فشارێکی زۆ سنووردارە کاتی زۆر بەهێزتریان بەدەستە ئەگەر حەز بکان توانین باسی باش ئەم هەڕەشانەی پوتین بۆ بەکارێنانی چەکی ئەتۆمی ئەبێتە هۆکاری دوورخستنەوەی ڕۆژئاوا لەو ئامانجانی کە پۆتین دەیەوێت بە پێ چاوانەوە ئەوەی ئێستا ئۆکران ئەیکات ڕاستی دۆخێکی هێناوتە پێش کە بە دڵی ڕۆژاوایە بۆ ڕۆژاوە ئەوێت ئۆکرانیا لەم شەڕە براوە بێت ویانەوێ بە هەر جۆرێک بێ ڕژێمی رووسیا لاواز بکەن و سەرکەوتن بەدەست بێنەوە و بۆ ئەوان یەکپارچەیی خاکی ئۆکرانیا چەمکی مەسلەی بکەری دەوڵەتی زۆ گرنگە نابێ و یەکپارچەیە تێک بچێت لە ئێستا ئۆکرانەکان ئازانە بەرگری لە خوانەکەن و ڕۆژاوە ئەمریکاش بە هەموو شێوەیەک چاوەڕێن کە هێزی سوپا جۆرێک لە سوپای رووسیا بپڕوقێت جۆرێک لە شەکەت بێ مانوو بێ لە بەرەوەی چەند مانگێکە لە شەڕایە باش بەتاوەتی هێزی ئاسمانی ڕووسیان بۆ دەرکەوت و هیچ توانایەکی وهای نییە لە ئەگەری بەکارهێنانی شەکی ئەتۆمیە لەوانەیە بەرگەی لەم چۆن ڕۆژا رووسیا بە ئەوی بڵاو کردەوە کە ئەوان لە ماوەی 200 چرکە توانن شارێکی وەکو لەندەن یەکەم شارە بێ کرێ بە ئامانج شارێکی وەکو لەندەن بسەرنەوە بەڵام ئەوان وەڵامیان داونەتەوە ئەمریکاکان کە ئەوان لە ماوەی زۆ کورتتر لە ڕێگەی کەشتێ غەوازەکانەوە توانێت رووسیا بسرێتەوە لەسەر نەخشە بۆیە ئەمەی بینین جۆرێک لە پەیوەندی لە ئابووری ئەم لیبرال و بە جیهانی بوون و سەرمایهداریەوە هەیە جۆرێک لە قازانج هەیە لە بەردەوامی شەڕەکە و لە ئێستادا ئەمریکا باز لەوە کابێت دوای بردنەوەی ئۆکرانیا لە شەڕەکە خۆیان ئامادەکەن بۆ پلانێکی مارشال پلان بنیاتنانەوەی ئۆکرانیا بەڵام مارشال پلان وکەوەی ئەڵمانیا دوای جەنگی جیهانی دوم پێویستی بە دابینکردنی و زەمانکردنی ئەمن و ئاسایش و سەقامگیریە لە ئێستا ئەمریکا چاوەڕێ ئەوەیە بۆ هۆی داروخانی ورە و مۆراڵی سەربازەکانی رووسیا بە هۆی تێکشکانی لەبەرەکانی جۆرێک لە کشانەوە بێ جۆرێک لە ڕووی سەربازی و رووسیا تێک بشکێت کە دوای ئەوە تێکشکا و ئێستا هەموو ئاماژەکانیشی دەرکەوتووە کە رووسیا هیچ دەستکەوتێکی وهای بەدەست نێنەوە ئەوەی ئەتوانێت تەنها چەند موشک و چەند ساڕۆغێکی بۆلیستیک یا خۆیان پێیان ئەڵێن لەو لێڤڵ نوکلیە واتە دوو جۆچێکی کڵاوی ئەتۆمی زۆر کەس نایزانێت پرسیارە ماوەی لەمە پێش هەل لە بەرنامەکە راپۆرتێکمان هەبوو لەسەر ئەوە چەکی ئەتۆمی تاکتیکی پێ تاکتیکی بەڵێ تاکتیکی هەیە استراتیژیەکە جیاوازە بەڵام تاکتیکێکە رووسیا ئەوە تاکتیکەکە بەکار بەڵێ تاکتیکەکە ئەوەیە کە لە مەودای مەسافەیەکی زۆر کورتە ئەتوانێت گورزێکی زۆر کوشندە بوەشێنێت بەڵام نابێت ئەوەی وێرانکردن و کاردانەوەی ئەوەی ژینگە بە شێوەیەکی زۆر گەورە وێرانکە بەڵکو چەند ئامانجێکی رووسیا ئێستا ئەوەیە ژێرخانی ئۆکرانیا بە ئامانج بگرێ محەتەکانی بەورێنانەی کارەبا بە ئامانجگرێ پرد و شوێنە استراتیژەکان بە هیچ نەبێگەن نتوانێت ئۆکرانیش داگیرکە بتوانێت ژیان قورسکە بە ئۆکرانیەکان بۆ بڵێ ئێمە جەنگەکەمان بردەوە بەڵام لە ڕاستیە ئەتوانێت تا حەدێکی سنووردا بەڵام ئەگەر ئەوە بکە ئەوە هەموو تووڕێی و غەزەبی ڕۆژاوە نەک تەنها ڕۆژاوە هاوپەیمانان و یەکێتی ئەوروپا لە دژی خۆی وروژێنە بگرە هاوپەیمانەکانی رووسیاش کە لەوانە چینە هەندستانە هەموو شێوەیەک لە ئێستاە کە ئەمە قسەکەین هەوڵی خۆیانداوە رووسیا هێور بگەنەوە جۆرێک لە مەغزاکانی بەکارێنان چەکی ئەتۆمی بەبیر بێنە چونکە بەڕاستی نە رووسیا نە چین نە هەندستان بە هیچ شێوەیە نەوت و غاز لە رووسیا ناکردن چونکە بەرژەوەندی ئەوان شێکوێتە مەترسیەوە بۆیە ئێستا دۆخێکە هاتۆتە ئاراوە زۆر ناخۆشە بۆ پۆتین هەرچی بکات ینی لە هەردوو سەرەوە دۆڕاوە نە ئەتوانێت ئۆکرانیا داگیرکار نە ئەتوانێت سەرکەوتنێ بەڵام ڕۆژاوە ئاانوێ هیچ نەبێ بۆ ئەوەی سازشە بە پۆتین بکەن
چەند لەوانەیە چەند دەستکەوتێکی کەم ئەگەر ڕەمزیش بێ زان ئەو پیاوە پێویستی پێێتی بۆ چونکە لە ماوەی تەمەنی 20 ساڵی پۆتینە دەسەڵاتەکەی سەرەتا لە کەسێکی پۆلیسی سیخۆڕیەوە دەسەڵاتی کردوتە دەست دواتر بۆ بە کەسێکی ئۆتۆریتار کەسێکی تاکڕەوی ڕە و دواتر بۆ بە کەسێکی وەکو دیکتاتۆریش بهێنن لە ئێستا هێڵن قۆناغی دیکتاتۆریشی تێپەڕانەوە گەشتوت قۆناغی مادمان واتە و پیاوەی کە عقلی خۆی لە دەستداوە و ئەگەری هەتەنانە ئەڵەن ناوەندی رووسیا شەپشگیری نەکرێت خەڵکێکی زۆر دژێتی بۆی ڕای ناوخۆی رووسیا زۆ گرنگە ڕۆژاوا گرە و لەسەر ئەوە کاکە یەکەم لە سوپاکەی لە جەنگا تێک بشکێ دوم ڕای ناوخۆی رووسیا لە دژی بجوڵێن بڵێ با دوا پرسیارمان بکەین دکتۆر ئەگەر بەکۆی ئەم دۆخی کە ئێستا ئەیبینین لەسەر ئاستی بە تایبەتی ئوکراین و رووسیا ئەتوانین بڵێن ئەگەری بەکارهێنانی پرسیارەکەی یەکەمە بەڵام بە دیوێشی تریانە چکە ئەماگەینە نەتیجەیەک لە ئێستا بە ئەگەری ئەوە هەیە کە رووسیا هەنگاوێکی لەو شێوەیە نەنێت و لە بەرامبەریشە ئەمریکا یعنی ئەمە هۆکاری ئەوەی کە رووسیا ناوێت ئەم بابەتە بەکاربێنێ ئەوە ئەمریکایە کە کاریگەری لەسەر ئەو هەیە یاخود نەخێر ئەوە وەکو تۆ ئەڵەی هاوپەیمانەکانێتی کە نایڵن ڕێگری لێکەنم بابەتەکە ڕاستی ئەوەی تۆ باسێکی ئێستا ناوەندی هەواڵگیری ئەمریکا زۆر بە دوای ئەوەیە کە بزانێت چی لە عقل و مشکی پۆتینە ئەگوزارێت یعنی کە زۆر قورسە بەڵێ بە دڵنیاوی پێیان وایە تەنانەت دار و دەستە نزیکەکەیشی نازانێن پۆتین بیر لە چیە کاتەوە بەڵام ئەوەی هەیە تۆ بە هەندێک پێدراوایە معتەیاتەیە ئەزانی ئەو پیاوە بە تەمایکی و لێدوانەکانی و قسە و گفتوگوەکانی لەم چەند ڕۆژایە دراسێکی زۆر وردی ئەو جمهورە کرابوو کە ئامادەی گەڕانەوەی هەرێمەکان بۆ سەر رووسیا دەرکەوت کەس دڵی خۆش نییە کەس لە دڵەوە شادی و پشگیری بۆ پۆتین پیشان نایە ئەوەی هەیە پۆتین جۆرێک لە خۆی ئەمەی بەسەر خۆی یاهێنا هیچ پێویستی نەئەکرد پۆتین بۆ ئەو مەسلەی بردنەوە دۆڕانی لە ئۆکرانیا تەن مەسلەی مان و نەمانە لە دەسەڵات مان و نەمانی پۆتینی لە دەسەڵات هاتە مان و نەمانی لەسەر ژیان بۆیە ئەگەرێک هەیە وەکو جەنەرال داڤید پەترایۆس بەڕێوەبەری پێشووی سیایی باسی کردو ئەو پیاوەی کە پرس بوو لە داگیرنی ئەفغانستان و عێراق باسی لەوەی کرد کە لە ئێستاە گەورەترینی هەڵەی ژیانی یەکات ئەگەر دەست بۆ چەکی ئەتۆمی چەکی کڵاوەی لانەی تاکتیکی بچووک بەکاربێنێ بۆ ئەوەی بیسەلمانەیەک دوو دەستکەوتی هەبووە چکە ئەویش مرۆڤێکە دوجار پۆتین و ڕاستە سەرۆکی وڵاتێکە بەڵام کاتی خۆی مرۆڤێکە و توانین بڵێ سەربازێکیشە عزەتی نەفسی هەیە و وەکو ئینسانی لەوانەیە تەقبولی شکست نەکە بەڵام ڕۆژاوا بە حیشەوە ئامادە نییە تەنها لەبەر مەزاجی سەرکردەیەک ئۆتۆریتار سەرکردێکی بەهێز کە بتوانێت سازژی بۆ بکە ئەوەی ئەو ئەوێت بەدی بێت بۆ ئێستا لە خودی ڕۆژاوایشدا بەش بووە ئەوروپا ئەمریکایەتی ئەوروپا بەعام دژی ئەوەن کە ئۆپۆتین ئەوەی ئەوێت پێی بدرێت غەننا بە هەموو شێوەیە پێویستەکە بیکەین بەوانەیەک پندێک بۆی جارێکی هیچ وڵاتی جرئەت نەکە سنووری وڵاتێکی تر ببەزێنە بە هەمە شێوەی سەدام کە کاتێک پەلاماری کۆیتیە بینیمان چی بەسەر هات. زۆر سپاس بۆ دکتۆر پشتیوان فەرەج محەممەد بەڕێوەری پەیوەندی نێودەوڵەتەکان لە زانکۆی چەرموو بەخێر بێ سەرچاوان. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.